سڵاو دڵخۆش بووم کە قەدەری پێکەوت بوونمان لە شەوێکی تری ڕەمەزان بەیەکەوە بێ. مامۆسا نیەتێکمان هەبوو پێشوەختەی بەرنامە کە ئەو چەند ڕۆژەی بەیەکەوە دانیشتین و بڕیاری دروستکردنی ئەم بەرنامەیرا قسەکەمان ئەوە بوو کە ئەم بەرنامەیە تەنها بۆ موسڵمانان نەبێ و تەنها بۆ ئەو بەڕێزانە نەبێ کە پابندن بە مانگی پیرۆزی ڕەمەزان. نیەتی من و نیەتی ئێوەمانانیش ئەو بوو کە لەم سەری چەپ تا ئەو پەری ڕاست بتوانین بینەری ئەم بەرنامەیە بێ و بتوانین سوودێکمان هەبێ بۆ هاونیشتیمانانی کورد بە هەرچ بیر و باوەڕێکەوە بن. یعنی سەیرەکەی لەم وڵاتە بەداخەوە نە سیاسی لەگەڵ یەکتەبایە، نە ڕۆشنبیر لەگەڵ یەکتەبایە، احترامە نە مامۆستایانی ئاینی لەگەڵ یەکتەبان، نە مامۆستایانی زانکۆ لەگەڵ یەکتەبان، نە کاسبکار لەگەڵ یەکتەبایە، نە هونەرمەند لەگەڵ یەکتەبایە. یعنی بەداخەوە بەپێی داتا نافەرمیەکان بە درێژایی مێژووی کورد ژمارەی شەهیدەکانی لە شەڕی براکوژیە زیاترن لە ژمارەی شەهیدەکانی لە شەڕکردن دژ بە دوژمن. بەداخەوە لە ڕۆژاوەوە دەست پێیەکەم بەرامبەری خۆت هەڵبەتە بە سوودفە ینی بەڕێککەوت ئەو ڕۆژەی کە هاتین بۆ ئێرە بەلای خۆشتەوە سیر بوو. یەکێک لە کتێبەکان کتێبی باوکی ڕەحمەتیتە کە شەهید بووە. من ئەمێ لە ناتەبایی سیاسیەوە دەست پێ بکەین، یعنی ئەم هەموو ناتەباییە بۆ کاک دوورین مەسەلە نەبوو سیاسی تەنێ تا ئێستا بەحسی کرد مەوزوع نە مەوزوعی ناف سیاست مەدارایە. ئەوە کێشێکی موسیبەتێکی مەزن کەتیە ناف جڤاکی کورد و کوردستاندا. تەن ئیشارەتی بال نقطەکی کرد جهێ داخەیە دعینی وەقتە وەختێ گۆ مرۆڤ تێنێ زمان جهێ ئێش و ئەلەمێژی گۆ بەداخەوە شەهیدێمە شەڕێ براکوژیەدا دژماری خۆدە بهترن شەڕێمە دریا ئازادیەدە منبەری دژمن. ئەوە موسیبەتێکی زۆر مەزنە. ئەنازانم ینی چ قەدەری ئەو مەوزوعە ئەو قسەی گوتخوازم بێژم ینی دە علمی نەفسدا دە علمی جڤاکیدا چ قەدەری درستە من نازانم نەختی منە، وەلاکن نەتیجە موسیبەتین مەزنی گوهاتنە سەرێ ملەتی کورد و ئەو نە ئیتیفاقەی نابینەوە هەیە زۆر جارەمەد بێژن محتەمەلە ئەوە جیناتی ملەتی کوردەیە ینی احتیمالە تەبلغ من قەنەعەت هەیە گوت جینات دەنینە یا مەوزوعە نییە ینی ئەوە سەبەب نەوەی هەنە ئەوە سەدەم نەوەی هەنە سەبەبی هەری مەزنجی دژمنە. ئەوە نقطە دەبێت تشبیر نەکێ دژمنی مە 24 ساعت ئیش دکێ کار دکێ بۆ خاترێ گو ئەو نەتفاقا ئەو نە یەکیتی ئەو نەبراتی ئەو نەپشگرتی ناف جڤاکە کوردە درست بێ ینی بەرە بۆتە ینی نەهەسان بێ گو ئەو دژمنێ گۆ ملەتی کوردن گۆ دخوازن کورد و کوردستان بسەر نەکەون ئەواژ بۆ وانە چەکی هەری گەورە چەکی هەری مەزن ئەوە گو ئەزوە ئەم هەفتوو قبول نەکەن مخابن ئەو موسیبەت کەتیە ناومەدە تا دەرەجەکی تە بەحسی سیاسی کرد. ئەمڕۆ دناو جڤاکی مەدە ئەگەر من ئەندامی حیزبەکی بم نۆرمالە گۆ حیزبێ جودا هەبن، زۆر نۆرمالە گۆ فکرێ مامۆستایین ئاینی ژەڤدوو جودا بن، یعنی مەوزوعی گۆ ئەمە هەمی یەک بن ئەوە تشتكي نطبيعية. آياتك قرآن بيروز دبيجي ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. أجر خدي حذكر با أو إنسان تفكر با مسلمان أو إنسان تفكر با كرد أو إنسان تفكر با موستي آيني أو ما إنسان تفكر با دكتور بيشكشفان اتفاقك يدرس كربا، ولكن خدي نخستي أو إراديوية اختلاف سنتك سنتي خدي تعالى، ولكن مصيبتها ما يمازن دناف جواكي كرد قم هفدو قبول ناكن. أمره من أنظامي حزبك بم حزبي من حزبي ولات باريزايا إيدي أو حزبي دي ناوا حزبي خاينة ناوا حزبي ولات فروتينا
من مامۆستێکی ئاینیمە، من شێخێ سۆفیمە، شێخێ می طریقی شێخی سۆفی شێخێ شێخایە ئێدی ئەو شێخێن دی ناوە زندیقن ئەوە دین فرۆتینە ئەوە خاین و عەمیلی حکووماتانە ئینسانە کە پرتووکەک نویسێ پرتووک ئەگەر ئەو پرتووکە بدلێمە بێ مامۆستا ئەوە پرتووکەکی زۆر هێژایە ئەوە هێژایە بحبرێ زێرین بێنیویساندن ئەگەر نەبدلێمە بێ وەڵا ئەو پرتووکە نەهێژایە ئەو حبری گوهاتیە سەرفکردن ئەوە موسیبەتێکی گەلێکی مەزنە نقطەکی زۆر ئەدخوازم بێنمە زمان دە قورئانی پیرۆزدا مەوزوعی ئیتیفاق مەوزوعی پشگرتی مەوزوعێکی نەهەسانە یعنی تا دەرەجەکێ من ئەدکارم بێژم نە نزیکی ینی بەهوەریە بخوایە مەیزە بکە خودی تعالى ئەوقا پێخەمبەر شیاندن ئەنبیا ڕوسول تا دەرەجەکێ مەژماری ئەو ئەنبیا ئەنەزان دە حەدیسێکی دا دەبێژێ حەدیسێکی وەلەو سەنەدی خۆ هەندێکی زەعیف بوون تێدا هەیە دەبێ نێزی 120,000 پێخەمبەر هاتنە ئیدی سوال ئەوقا پێخەمبەر بۆ چه هاتنە وەڵا بۆ خەڵک بەهوەری بۆ یەک خوا بێنێ مەیزە بکە القورئانە پیرۆز حەزرەتی موسا دەمێ گۆ خودی تعالى داخوازەوی کردیە تەورات بدیەدا برای خۆ هاڕون کردیە خەلیفە لە دەوسا خۆدا 40 ڕۆژی غایب مایە پشتی 40 ڕۆژی بەگەرایە مەیزە کردیە بەنی ئیسرائیل قەومێ جوهو تەرکە عیبادەتا خودی تعالى کردنە چوونە عیبادەتا کێلەکێ دکن حەزرەتی موسا عاجز بووە آياتي قرآن بيروز بحثي توربون ويدكي دبي فألقى الألواح توراة آفيتيش عجزة شاوا قومي من تركا عبادتها خدي تعالى كرنا شونا عبادتها تشيلكي كرنا أو إزعاج توربوني حضرة موسى هاتية بسينجي براي خو هارون دقري أي هارون شون قبول كريا ملات تركا عبادتها خوابك هرن عبادتها تشيلك بكن من حزدك ملتي كرتاف لبرسيفي هارون قهدار بكن هارون نما مستي آينيا هارون ندكتوري زانكويا هارون بيخنبري خوايا دبي يبن موسى رد بيجي يعني بيخنبر بو بيخنبر أكيد بيجي كوري دايكي يا ابن كوري دايكي لا تأخذ بلحيتي ولا برأسي بسري من نقرة بريا من نهجينا من شعبي خوغرت شما إني خشيت أن تقول قد فرقت بين بني إسرائيل من شعبي خوغرت قومي تترك عبادتها خداكرن شون عبادتها تشيلكي كرن من وقت بيخنبرك يخوا من شعبي خوغرت بو سبب أذنب ما سبب تفريقا نيكيتي بنف أو ملتنا دەستخۆش دکتۆر خانی سوتفەیە ئەو ناتەباییەمان نەوەڵە یعنی سوتفەیە چوار نووسەری هاوڕێی تۆ پشتیوانە نین لە بریۆی پشتیوانە بن ئەو خەنلێتێن سوتفەیە دوو هونەرمەند بەیەکەوە تەبانین سوتفەیە دوو سیاسی بەیەکەوە تەبانین سوتفەیە دوو کاسبی داما و بەیەکەوە تەبانین کاسب و نووسەر و مامۆستای زانکۆ و کورد و ئەمانەی توێ بینی هەمویان ئینسان باش ئینسانیش ئاژەڵێک وەکۆ ئاژەڵەکان هەموو ئاژەڵێک بوونی لەسەر بوونی پێداویستیەکانیسی کە پێداویستیەکانی نەما نامێنێت باش بەڵام بڕێکیان بە توندی پێداویستیەکانیان دەستەخەن وەکو شێر بڕێکیان بەهێمنی وەکو مێشهەنگ وەکو پەپولێک هەر ئەمە لە مێژووی کۆنی بەشەرا وەکو ئاژەڵێک تماشای کریاوە دەروون ناسەکان سێ ڕوانگەیان بۆی هەیە ڕوانگەیەکیان وەکو هابزەیەژێ بەشەر هەر لە ئەوڵەوە نەرێنی و خەتاکار و تند و تێژوە لە وەکو لە ڕەگەزی خوێن ڕێژەکان گورگ و شێروانە هەر ئاوا وێنەیەکایەژێ بەشەر گورگی بەشەرە وە لێوە بەس سولتە و دەسەڵات و بەزاندنی بەرانبەر و کەسکردنی دەسەڵاتەدا بە تۆ و ئەو بەرانبەرەکەشێ بچەوسێنی تۆ چەوساوەکانیش زەختێک سەختیەک وا لە سەریان خواردن ئاو ژیان تاڵ بووە لێیان دەردێکی هاوبەشیانە پێکەوە تەبا ئەبن یا نابن لەبەر هەرچیەک بەڵام دژمنێکیانە یەک دژمنە ئەبێ ئەو دژمنە لە ناو بەنبی بەزێنن و لێوە پەلامی ئەوەدەن بۆ خۆی ستەم لێکرا و ستەمگەر لاوە وەلێ لە ناوی خۆیانە ستەمگەرێکی تر دروستە بێ و دووبارە ئەم دۆخە دووپاتێتەوە مەجبورەون یاسا بنووسن یاسا ئەنووسن و ئامانجی یاساکە نە لە ناوبردنی ستەمگەرە کەس نە لە ناوبردنی ستەم لێکراوە کەس لە ناوبردنی ستەمە کە تەبایی لە بینیانە دروستەکە وەکو پاولۆ فریری یەژێتی لە کتێوی پداگۆژی ستەم لێکراوانە ستەم هەم ستەمگەر لە مرۆڤ بووندا ئاماڵێ هەم ستەم لێکراو
لە مرۆڤوندا ماڵێ ئەو بەستەمکردن ئەبێتە گورگ و ئەمیش بە هەژارە ئەوێتە نەچیر ئەخورێت ئەمە هابزێژێتی ڕۆسۆ هین چێژێت دکارت ێژێ نەوەڵا بەشەر جیناتی وانە یەکتر بدڕێوەکو گورگ یەکتر بخوا بۆ وەکو مەڕ نەبێت مەڕکەی مەڕە دڕێت بەڵام مەڕیش ئەگەر ئاو کەم بووە خۆراک کەم بووە پەلاماری یەکترە دەن بۆ خواردنیاوەکە قۆچە دەن لە یەکتری شەڕەکەن لە کوردی خۆمان نێژن زەویەکە سەختە و گاکان قۆچە شەڕیانە سەختی دەستی پێکرد گاکان شاخە شەڕ دەست پێەکەن لێرانەیچا بۆەوە بتوانن بەرانبەر بە سەختیەکە کەمبوونەوەی خۆراک و ئەمانە ئەم پەپولەوە لە نەبن بە گورگیەک دووبارە دەبێ یاسایەک دروستکەن کە بیان خاتۆیەک تەبایی دروستکەن خاڵی سێهەم یا ڕوانگەی سێهەمی دەروون ناسەکان وەکو ڕۆسۆیەژێتی ئەژێ برا بەشەر نێوانگیری هەردکیانە هەم ئەتوانێت گورگی و هەمیش ئەتوانێت پەپولەوێت بۆ یەکانە ڕێوڕسمی کۆمەڵایەتی پێویستە بۆ ژیانی تەبایی ئێستا لە جیهانە ئەم ڕێوڕسمی ژیانی پێکەوە و هاوبەشە یاسای بۆ دانجا جیاوازێکی شێ بخەینە بینی یاسا و ئەخلاق یاسا کەمترین ئەخلاقێکە لە هەر مرۆڤێک ئەتوانی داوای بکەیت یاسایەکمان پێویستە کە دوو خاڵی سادەیواتە چون بە شەری ناسیە وەکو هەموو بوونەوەرەکان لەبەر حبی زات بێشتر لە گشت کەسێ و پێشتر لە گشت کەسێ خۆی خۆشەوێ ینی گەرەکێ بەرژەوەندیەکانی خۆی زیاد کا و خەسارەکانی خۆی کەم کاتۆ ڕەنگە بەرژەوەندی کەسێک بێرە و خەساری خۆی بک بەڕیشی یەکێکی ترۆ یاسا دانایەژێ وریابە ڕێزی بەرانبەر مافی بەرانبەر تا بتوانین ژیانێکی تەبامان بێت لەم ڕێزی بەرانبەر و مافی بەرانبەرەوە بڕێکات ئێمە ئەو خۆکەمان هەڵەسێتەوە ئێرەی دەست پێکە حەسادت دەست پێکە چاولێکەری دەست پێکە نەخۆشیە دەرونیەکان و ناتەبایی لێکەوتەی ئەوانەسەکە ئەو هەموو هێزەوا لە بەردەستا گەشەی پێ بکەی ئەمنیەتی پێدروستکەی سوڵحی پێدروستکەی چاکسازی پێدروستکەی ئەی خەیتە کار بۆ ئەوەی گەشەی پێ لە ناو بووی بەرانبەرەکەی پێ بڕوخێنی تەمسیلێکمان کرد لە قسەکانمان ناوەکو شۆخی ڕۆژێک لێرە بەر لە بەرنامەکە ڕەنگە دوو پاتیش بێتەوە ئەژێ دوو کەس لە سیجناون و دادوەرەکە دەسەڵاتیاندا پێوتیان برا خزمەتی ئەتوانی بکەی وەم دوانە هەرچێک خۆی دڵا پێوتی برایەکێ ئارەزۆیە بکەن من ئارەزۆی هەرتان بەدیتێنم یەکیان وتی وەڵا من ئارەزۆکەم بەرم بدەی لەم سجنە و بڕۆم بڕێوە وتی باش ئەی تۆ چ ئارزوەیەکتەوە دووەمیوتی ئارزۆکەم بەری نەدەی لەم سژنە بڕوا بڕێوە ئەمە تۆ تماشاکەی ئێرەیە نەخۆشینە ئەی بۆ هەرکتان ئارزۆکەتان ناخەنە ڕێگەیەک هەرکتان دەرباز بوون من گڵۆپێکم پێ کاک دەرونیش گڵۆپێکی پێ مامۆساش گڵۆپێکی پێ فەرقی نییە با لە ڕۆژاوا لە خزمەتی مامۆسا غەزنەوی کە ئیمڕۆی بینین و ئاشنا بم پێ قسە بکەم گڵۆپێکی پێ و لە باکوور و هاوردێسی منیش گڵۆپێکم پێوە لە ڕۆژهەڵاتەوە من لە ڕۆژهەڵات بەس بەری پێی خۆمی ڕوو نەکردو ئەویش لە باکوور بەس بەری پێی خۆی من و ئەو نێزیک بووینەوە ئەو ناوەڕاستە بۆ هەرکمان ڕووناکتر لە بەرپێی تاکە کەسیمانە ئەمە لە تەبایە وەلی ئەگەر پشتمان کرد لایەکەوە ناوەڕاستە و نە تاریکە بێت هیچ کەس ناتوانێت یا بژی وەیە پێویستی وەکو یەک دنیا ناوەڕاست لە کورداکە بە تاریکی ماوەتەوە مامۆسایانی ئاینی بۆ ناتەبان ینی ئێوەمانان یاساکەتان قورعانی پیرۆزە ینی ئێوەمانان بۆ ناتەبان ئێوەمانان بۆ زۆربەی زۆرتاندانی خێرنانێن بەوی ترتانە ئەمەیان پرسیارێکە بێ مەجالم دەی جوان وردە هەنگاو بە هەنگاو بەس ڕەبتی کەرەوە بە کوردستانەوە ینی ناکەم دووری خینەوە دەی لە سەرەتاوە بە ئەوە بزانین کەەوە ئێمە گشت خی گەورە مێرەبان هەموو شتێکی بە زەوج بە جوود دروست کردووە باش ڕۆشنایی دروست کردووە تاریکی دروست کردووە سەرمای دروست کردووە گەرمای دروست تاریکی زۆریا ڕۆشنایی تاریکی زۆرترە لای خۆمان مەسەر کاتی ڕۆژە خوێن بەهۆی تاریکی زۆرە ئەوتانە کە خۆر چووە پشتی زەویوە ئیتر دنیا تاریکیشی دەرەکەی کاو تاریکی زۆرترە لە ڕۆشنایی بەڵام چی جوانترە کێ کامیان زۆرتر داواکراوە ڕۆشنایەکە زۆر داواکراوە لە بەرەوە جوانە هەبوونی ناتەبایی بۆ خۆی جوانکاریە بۆ تەبایی ئەمە لە سونەتی خی گەورە میهرەبانە لە کەون و لە بوونەوەرە ئەمێنێتەوە بۆچی مرۆڤەکان ناتەبان هەموو تەبقەکان ناتەبایی تایە لە بینی دکتۆرا هەیە لە بینی مەحامی ئەسڵ بۆچی مەحامی حاکم حکومەدات و مەحامیە چەتانەی لێدات و استئنافەکرێ و شتێکی زۆر ئاساییە هەبوونی خلاف ڕاجایی شتێکی زۆر تەبیعیە و هیچ کێشە و مەشاکلی تیانە کە من و تۆ ڕامان جیاواز بێ من و مامۆسایەکیش وەکو من بیر نکاتەوە دکتۆرێ لەگەڵ دکتۆرێکی تر ئەم هەموو دەرمانە گشتی ئازارشکێنە بۆ ئەم دکتۆرەمەی پێ باشەوەی تر پێی باشە هۆکارەکە گەڕێتەوە بۆ شێوازی بیرکردنەوە ئێمە قسەکەمان لەسەرەوەی چۆن دکتۆروتی مەسەلەن
گورگانە نەبێ یەکتر هەڵدڕین نەبێ گرنگەوەی خلاف ئەمەی کورد یەکتر هەڵدڕینەکەیە بەڕاستی بەداخ هەنگاوەکان باسەکەم بۆی بزانین بۆیە ئێمە ناتەباین بۆچی ماوەسای ئاینیش ناتەبایە ئەمە وەکو بابەتێک نییە بڵێن هەبوونی ناتەبایی شتێکی فطری ئینسانە کاتێک خوای گەورە میهرەبان ئادەمی دروست کرد بە مەلایکەی فەرموو من خەلیفەیەک لەسەر زەوی دروست دەکەم مەلایکەکان وتیان ئەی پەروەردگار بۆ زەلامێخێت سەر زەوی فەسادە ناتۆ و خوێنە ڕێژێ و مشکلە دروستەکە زانەکانی تەفسیر هاتوون قسەیان زۆر کردووە من لە زنجیرەی باس و خواسە گشت قەولی زانەکانم باس کرد لەسەرەوە چۆن مەلایکە زانیویانە کە ئەمانە ئاوان ناتەبان بە یەک و کێشانی ئەوەی کە گرنگە لێرە باسی کەم یەکێک لە خاڵەکان هەنێک لە زانەکان ئەڵێن هەر سەیری پێک هاتەی مرۆڤیان کردووە کەوان ناوسکی بەتاڵە و دەخل و خەرجی هەیە لە شوێنێک شتە چێتە ژوورۆ لە شوێنێک دەرەچێ وتی ئەمە پێویستی بە غەریزە هەیە لە پێناوی بەدەستهێنانیان مستراع لە بینیان دروستە هەنێک وتویانە بۆیە زانیوەتی وتێتە ئینی جاعل فی الأرض خەلیفە لەو شەی خەلیفە بەکی ئەوترێت طبعا کۆمەڵی قەولی زانایە هەر لە زنجیرەی باسخواز باسم کردووە بەس یەکێکیان ئەفەرمون ئەو کەسانەی کەوا حکمی خوای گەورە میهرەبان لەسەر زەویا جێبەجێەکەن ظالم مستەمکار نایڵن زوڵم بکە بە مەفهومی قسەی خەلیفەکە کە حکم و قەزاوەتی تایە معناوە ئەمەنە خلافیان تێ ئیزن ئەمە دروستبوونی ئادەم لەسەر بنەمایە ئیسەڕێنەوە بە کوردستان بە کوردەوە بۆم ئیسا ئەگەڕێنەوە بەس بۆی تێبگەین لەناو ئەڵمانێکی شاهر ڕکابەرایەتی و دوژمنایەتی هەیە بەڵامی تر ئەوان بەس مۆتان ناتەبایی مەلا شتێکی نامۆ نییە باش مەلاژ یەکێکە لەو مرۆڤانەی کاوەکو جەناوی دکتۆر ئاماژەکەی باشە ئێمە ناتەبایی لەناو هەموو مامۆساکانان نییە مەسەلەن بۆ مامۆسامان هەیە بە هیچ جۆرێ ناتەبایی نانوێنێ خلافی کەسی تریش قبوڵەکە من هەوڵم داوە بم نازانم من ئەمەوە ئەبێ گوێگرەکانم بڕیار بدەن ئایا من توانیمە ئەوە باشە بە شخصی قسە ناکەین بە گشتی بەڵام بە شێوەی گشتی کاتێ ڕاجایی هەیە کۆمەڵێک ئەساس و بنەما هەیە بۆ ئەوەی من تۆ قبول نەکەم هۆکاری قبول نەکردنەکە هیوا هەیە مەسەلەی شێوازی پەروەردەکەیەتی یعنیەوە نییە مەسەلەن بۆتە مەلا پەروەردەی عایلەکەی مناڵەکە هیوا هەیە لە ناو عایلەیەکە پەروەردە بووە لەسەر ئەساسی دەنگەدەنگ جنێودان حەقسەندنەوە بە زۆر ناتوانێت لەسەر ئەخلاق و کردوایە ئێمە دکتۆر بێ مامۆستا بێ مهندس بێ سیاسی بێ ناتەبات یەکێک لە خاڵە سەرەکیەکانی پەروەردەیە باشە با من ئەمێ تۆزەگەها بە شخصی ینی نەک بە شخصی ینی با وردیکەینەوە لەسەر کوردستان وەکو پێم وتی خۆ لە ئەڵمانیاش ناتەبایی هەیە خۆ لە سویسراژ ناتەبایی هەیە خۆ لە ئەمریکاش ناتەبایی هەیە بەڵام ئەم ناتەباییە بەو جۆرە شۆڕ نەبۆتەوە کە وڵاتەکە دابرزێنێ یعنی من قسەکەی من ئەوەیە سوتفەیە ئەم هەموو ناتەبایی کوردیا خەلەلێکمان هەیە و شایانی خەلەلەکە ئەوەتانی ئێمە تەنظیم لە ئیشەکانمانانیە ئەگینا ئەسلی مەوزوعەکە ئێمە یەکێک لە خاڵەکان یەکێک لە خاڵە سەرەکیەکان ئەمە تۆ بڵێن دژیەکە لە مەوزوعەکە ئەگەر ئێمە تەقبولی ناتەبایی و هەبوونی ناتەبایی نەکەین چاوەڕێ بوون هەموو شتێک تەبایی بێ هەموو شتێک وەکو ماسی مەیوو بێ ئەو کاتە ناتەبایی خۆی ئەوە هۆکاری ناتەبایی دروست بوونە بۆ نمونە ئیسە زەلامی وا هەیە خۆی لە صفات و لە هەڵس و کەوتیا حەچی صفەتی ناشین لە خۆی لە ماڵی لە مناڵی بەڵام کاتێ دێتە فەیسبوک کۆمنت بۆ یەکی ئەنووسێ لەوانەیە مژارێکمان ئەوە بێ کۆمنت بۆ خەڵکەم سەیرەکەی خۆی لێ بۆتە مەلایکە و فریشتە و یعنی بە هیچ جۆرێ قبولی ڕەئی جیاواز ناکە ئەمە یەکێ لە کێشەکەیە یعنی کاتێک کە ئێمە تەقبولی ئەسلی مەفهومی ناتەباییمان کرد ئەو کاتە تەبایی کەمەکەمە باشندووە بێتۆ ناو باشە دکتۆر من ێستا لە باشوورەوە کە بێم بۆ ڕۆژاوا سنوورێکمان هەیە لە ڕۆژاوە تۆپچی بۆ ڕۆژهەڵاتەکەی خانی سنوورێکی ترمان هەیە و لەم سنوورانە پارەکانە گۆڕێ پاسپۆرتە گۆڕێ هەموو شتێکە گۆڕێ و ئێوە بێن بۆ باشوور سنوورێکی تر هەیە منەواڵم ینی ئەم سنوورانە سوتفەیە ئەم سنوورانە دواز لە دوژمن بابێنی تۆ باسی دوژمنەوە کرد ڕاستە ئێمە بە دوژمنی سەر دژمن بەڵام خۆمان دوژمنتر نین لەو دوژمنانە مە هەیە دژمن چ بکێ نۆرمالە دژمنە شاعری عربة دبيجي وظلم ذوي القربى أشد مرارة على المرء من وقع السهام المهند دجمن حتى قو من بوكو جيجي شقا تعدجي المبكي من تحمل دكم من صبر دكم جبرقو من برخوضانك دكم دهم بري أو دجمن دا أو دجمن لكن ياقو ناي تحمل كرن ياقو بريني ويجي معالجة نابي تداويجي نابي دمي قو تأو برين المبخي أو سينوري قلت بحث دكي راستا بركي دسبيكي دا سينوري سر خريطة هيا سايكس بيكو درست كريا دجمني ما وك عرب وك ترك وك فارس هاتنا أو سينورا باش قورا كرنا
لكن بداخەوە مەبخۆژی ئەو سینۆر قبول کردە مەبخۆژی ئەو سینۆر ئاوا کردە ناخوازم ملەتی خۆ برین بکەم مە دەستپێکی قسەی خۆمە گوت مەگومە حەز دەکەن ئەگەر ئەم ئەو کێشە دانەخن گەورە نەکەن وەلاکن مشکلێکی هەیە لە دەرمە ئەم نکارن هەفتوو قبول بکەن ئەم نکارن تا ئێستا سوالێکی مامۆستا جاسمژی کردیانی تەگۆ بۆ چون مامۆستای ئاینی هەفتوو قبول ناکەن ئەو پرس نەبوو مامۆستای ئاینی تەنێ بۆ مە حەمکایە ئەم حەمیژی لخۆ مەیزە دکن وەکەئن و ئەم بەردەفکێ ڕاستیێنە وەک مامۆستای ئاینی من خۆ مەیزە دکم وەک بەردەفکێ ئیلاهم بەردەفکی خودێمە من بریار دەدەم من خەلکێ دخم بەحەشت من خەلکێ دخم جنات ئەوە کافرە ئەوە حاشای جەماعات و کەسێن گۆهدار دکن ئەوە کافرە ئەوە فاسقە ئەوە مبتەدعە ئەوە سۆفیە ئەوە سەلەفیە ئەوە نەزانم چییە من بریار دەدەم تەبلوغ خودی تعالى دو قرآن دا مسألة بهسان حل كريا إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم ما مستمل جاسم وظيفة داعية وظيفة قوتنا وما على الرسول إلا البلاغ أما تبر برسبي محاسبة خلقي بك أو نو وظيفتي نو وظيفة منا أو وظيفة خوايا إن إلينا إيابهم فقرا من وتاء وإنساني مسلمان وإنساني مسلمان إنساني مسلماني باش وإنساني مسلماني نباش فقرا إنسان تفل بالخودية وخودي تعالى حساب خلقي ردكي لمخابن أم قالك جارا ومسألة ما ظندكن دقناعتي مدى يجج أسباب السدمة دجمن أو مسألة جوردكي ددو برجواندي ومصلحتي من أمره درفتي بدي مالا جاسم معناته من كودمة بوش تدقي زيادة دانا مالا جاسم من ونضابو من اعتبار ذيكم أجر مالا جاسم دو دقة زيادتي من برنامج بر أو معناوينا فوكس يلسر من شو بوش فوكس يحمل سر مالا جاسمة أو تشيا أو حظي شيطانة أجر حسادته أجر من بيجم كاكا والله مالا جاسم عيني منه يو أما هادو هاتنا خزمتي خوابكن أم هردي هاتنا خزمتي أو كوملا بكن يو مالا جاسم بو من فصاحة ترى مالا جاسم بو من باشتر قصدك إيش قيل بردو قصة بدك كلمة كي من هلا قري باري من سبك دكي باري من سبك دكي قصتك عربي هيا دبيجي الداعي إلى الله يحب كل الدعاة والداعي إلى نفسه يكره كل الدعاة أو كسيقو دعوة دكي بال باشية بال حقية بال كردستان بال خودي حاس دكي بو هر كسي أو خزمت بكي لكن أجر إسلام بو من مطية كبرية أجر كردستان بو من كبرية أيك وري أو خزمت بكي منافسي من دكي ما شر جماور دكن ما نكر بو بحش دكن ما شر جماور دكن والله دو كسشون جمع مستجاسم أواش كيسي من شون أو دو راتبها شون أو دو زكاد شون أو دو لايك شون مثل صحبتي ما أوا بداخوا ما مصابة بمسار يك بابتي تر پەیوەندی ڕۆژهەڵات و باشوور تۆزێک بابڵین ئاسانتر هاتوو چۆمان هەیە یعنی ئەمە باسی هاونیشتیمانیان بکەین مەسەن لە باشوور بە جەناب تەڵێن هەندێک کەس ئەوە ئێرانیە جەنابتان لە ڕۆژهەڵات بە باشوور ئەڵێنەوە عێراقیە ئەوە سووریە ئەوە تورکیە یعنی ئەمەش جارێکی تر خۆ لە توپەتکردنی یەکتری نییە بە شێوەیەکی تر دیسان و ناتەبایی نییە بە شێوەیەکی تر هەر لە خۆمانەوە ئێمەی باشوور یەک دنیاشتی ئێوە هەیە کردومانە بە خاڵی لاواستان وڵا ئێرانی وان وڵا ئێرانی وان وڵا عێراقی وان وڵا تورکی وان وڵا سووری هەروان نازانم یعنی بەبێ ئەوەی دوژمن هیچی کردبێ ئێمە خۆمان جوان تەمسیلی ئەو شتاکەین کە ئەوان ئەیانەوێ ئەمە شتە بەسیتەکانە بەڕاستی وەختێکانە خاڵەکانی کەسی سەرکەوتوو ئەژمێرن یەکێ لە خاڵەکانی کەسی سەرکەوتوو وەسە چت ناگشتێنێ باش نەخراپە ئەگشتێنێ نەچاکە ئەگشتێنێ باش یەکێ لە خاڵەکان ئوستاد مەلیکیان لە پەروەردەی سەرکەوتوێژی ئەمە کەسی سەرکەوتوو ئەوە پەروەردەی سەرکەوتوو پەروەردەی سەرکەوتوو ئەبێ سنوور لا ببە سنوور وەکو شتێکی دەستکرد یا وەکو شتێکی سیاسی یا وەکو شتێکی فەرهەنگی هەر لە خۆ دابڕانێک لە ناوی بەشەرەکانە دروستەکە تۆزێ پێشەکێکی بچووک بێژم تۆپە پێی دوودانە لە تیمە فوتباڵە گەورەکانە باش وڵاتەکە ئەو دوو تیمێ هەیە
لە هەموو وڵاتێکە تقریبان ئەم کارە ساتە هەست باش کەسێک لە ماڵا دانیشتوێ و یەک جارە سەعاتی یەکی شەو قیڕەیەکی لێ بەرزەوێتەوە دەسەکا بە هاوار وەختی ئەپرسی چێژە وڵا گۆڵمان کردە تۆ نەهایتە ساحەکە و نە گۆڵکەرەکە ئەزانێت تۆ کێیت و تۆ چیت ئەمە خۆی گرێ ئەدا بەو کەسەوە تا کەسایەتیەکی بە کۆمەڵ پێیا بکە ئەمێژن پێی ئایدنتیتی یا هۆڤیەت گەرەکتە خۆی گرێ بدەی بە جێگەیەکۆ ئەو جێگە ئەگەر بەزاڵ بزانی خۆشحاڵی خۆتی پێوە گرێدەی کەم کەسێ لاگری هەژارە چون حەزەکە لاگری دەسەڵاتوێت لە خۆوە لە هەر وڵاتێکا ژیای خۆی چینەگەرەکە گرێتە دەن بە وڵاتەوە ئەمە ئەوێنەیە ئەوە ئەوێنێ ئەمە سنوورێک خەڵک بۆتی خاسەکەن تۆ بەم سنوورە پێناسەیەکە کری ئامی ئاقڵ پێناسەی گشتاندن و بۆ ناکە هەموو ئێرانیەک عالمەنیە هەموو ئێرانیەک بێسەوادن هەموو ڕۆژاواییەک لێ هاتوون هەموو باشووریەک بە پێچەوانەکەی نە هەموو قسەی ئینسانی نەزانە هەموو چون ئەبێت شتەکە قەشەنگ دیاری بکەیت ئەمە یەک بابەتە بابەتی دووهەم ئەوەیە کە وەختێکانە کەسێک بەم شێوە خۆی لکان بە کەسێک و هوڤیەتی بۆ خۆی خاص کرد کەسایەتێکی تاکی هەستگەرەکێ لە ناوی ئەو هوڤیەتە گەورەوە گمی بکە تا بە دەسەڵاتی ئەوان بە پشتیوانی ئەوان وەکو کەسێک لە حەزب خۆی دەغمەکە بۆەوە دەسەڵاتەکانی حەزب گشتی بێتە پشتگیریەم ئەمانە ئەکرێت بەرعکسەکەی چی وەختی باشە ناتەبایی بەپی زانستەکەی تۆ نەخۆشیە یانێتوانی وەکو نەخۆشی سێری بکەیت با من ئەو چاکەتە شێ بۆ چاکە من تۆ تەبابی ئاوای لێ بکە ئاوای لێ بکە باشتر خۆی چاکەتی ڕەش و نەئاخر ئەوڵی بەرنا جوان لێزانی ئەوڵ پرسی و من و دکتۆر وتمان باوا بێ بەڵام وتم با دوای بەرنامەکە سیر نەکەیتەوە بڵی پەنگیان پیاوە ئاوا جوان بەس ناشرین بوو سپاس دەکەم قوربانم دەیتر ئینسان ئاوێنەی بۆ وەسا گەر ناشیرنی لە خۆیان دۆزیوە چاکی کات نەک ئایەنەکە بشکێنێ تەبایی ینی ئایەنەی یەکتر بین بۆ چاکردنی یەکتر با تۆزێ لە ئاوێنە بێژم قەیناکات تۆ باتە ئاوێنەی من ئاوێنە تۆ چیتە بەری بە بێدەنگ هەڵبڕین و شکاندنەوە دێژێ عیبوو چییە ڕاست وە قسەی کەسی پێش لە تۆ کە چوە سەبەری نایکە ڕاست وە قسەی تۆش بۆ کەسی پشتک ناکە ڕاست تا کاتێک ئەڕوانی پێ تا بڕوانی پێ تۆ نەتوانی پێ ئەویشتر پشتکردن نابێ وازە لێ تێرێ بێدەنگی چێ ئیتر وازگەرم لە باش جوان بوو جا ئیسا پێچەوانەکەی ئەمە من خۆمە گشتێنم لە شتێکە بۆ خاڵی ئەرێنی ئەوان بخەمە سەری خۆم و خۆم بخەمە ناوی ئەوان و بەرعکسەکەی وەختێک قینتە لێک ئەی گشتێنی تەکی شتێکی غەڵەتە ڕاست باشە هۆکاری قین و خۆشەویستی چییە؟ هۆکاری قینەوەسل لە ناوی تۆ یا ئەو کەسە مافتی خواردەیە یا بێڕێزی پێکرێ یا هەستەکەی مافتی خواردەیە یا هەستەکەی ڕکابریتەکایەکە یا هەستەکەی بەبوونی ئەو تۆ کەویتە سێوەری بەبوونی ئەو تۆ زەبوونەوی وەختی هەست کردبوونی کەسێک زەبوونی تۆیە لە ناوە هاندەرێک بۆ دروسەوێت بۆ ڕووخاندنی جا ئیسا چی پێبێژم شتێک بێژم مردمیش باوەڕیان کردوێ ئەگەر ئەم مردمە باوەڕیان کردوێ بێژم ئەم سوور پێسانە زوو تووڕابن با بێژم هات ماژەی دەموچاوی بکە سوورە ئەگەر باوەڕیان کردوێ ئەمە ئێرانیە و لە خۆمان نییە بابی کەمە ئێرانی لە پەروەردەی گشتیا ئوستاد مەلیکیان نێژێرە بێ سنوورەکان لابین وەختێک کەسێک گەورە ئەبێ سنووری نامێنێت بۆ نمونە ئەگەر من ئیساتە تماشای خۆم کە مێژم من ئینسانم هەموو ئاژەڵەکان لە من کەمترن بە ئینسان بە ناوی ئینسان و ئاژەڵ دەستێژی بەسەر هەر ئاژەڵێک بۆ خۆم ئازا دەکەم ئەگەر وتم ئەم سنووری من و ئاژەڵە بالا بچێ ئینسانیش یەکێ لە ئاژەڵەکانە ماف بۆ ئاژەڵەکە دانەمیتر پەلاماری نادەم ئەگەر سنوورێکی تر تێپەڕێنم بێژم ئاژەڵەکانیش گیان لەبەرن خۆ گیاکانیش گیان لەبەرن با سنووری ئاژەڵ و گیا لا بۆ میتر پەلاماری گیایش نادەم ئەمانەی کە تەکی جیهانا سوڵحن سنوورەکانیان کەمە هەرچیە گەرەکتە سوڵح زۆرتر بێ بێ سنوور لاوە سنووری ڕەگەز لاوە سنووری زێر لاوە سنووری زبان لاوە سنووری پارە لاوە سنووری ئەو شتانە لاوە تا تەبایی دروست بێ سوالێکی چی پرسیوتی بەشەر تەبانەوێت نەخۆشینە بڕێچت تەبایی هەڵناگرێت ئێمە تەبایی لە علومی ئینسانیە باسەکەین تەبایی لە بیرکاری و ڕیاضیات و فیزیا و ئەحیا ئەمانە لەویانەوە زانستە وەڵامی دروست دیارە ئێستا ئەگەر بێژین ئەمە چنێ ئاواتیا تۆ بێژی 300 سیسی ئەو بێژە 250 و مامۆستا بێژە 170 و من بێژم 210 ئەتوانین تەباوی نەق نەکەین وەێ وەڕاستی گەر گرنگە بۆمان بۆچی نایپێون تازانین چنە پێواتی تر تۆ تەبانیە خەتاتە وەێ لەمە کە ئەگەر مەسەڵەن بۆ نمونە خواردنی چیم شەو بخۆین باشترە تۆ حەزی شخصی هێژی یا لە هونەرە کام ڕەنگ جوانە کام ڕەنگ جوانە ئەمە هەر کەسێ زەوقێکیە لە چتە زەوقیەکانە ئەنفوسیەکانە
تۆ ئەبێ یا بری ناتەبایی ئاسایی چون هەرێکێ بوونەوەرێکین زیهنمان فەرقیە جیناتمان فەرقیە پەروەردەمان هەڵبەتە بابەتەکەی ئێمە ینی ڕاستە ئێمە جیاوازی بیرکردنەوە نییە ینی جیاوازی بیرکردنەوە شتێکە بەڵام ناتەبایی بابەتێکی ترە ینی بەڕاستی ناتەبایی تر عەرزم کردی وەختێکانە بوو بەوە یەکتری بشکێنینەوە لە گفتمان دەرمانەکە ئەوە مندامنا یەک خاڵیتر لەسەری قسە بکەم کات بدەمە دۆستان گەیشتین بە گفتمان ئەزانین بۆچی ناتەباین چون ئێمە گفتمان نازانین دیالۆگ نازانین بە نۆرەم کۆتۆ دیالۆگ شەرحەکەم لە خزمەت مامۆسا ئەوەنە ساڵ پێش ئێستا مەسەلەن سیاسێ گەورەکانی کورد چوزانم نووسەرە گەورەکانی کورد ناڵانوێتی بە دەردی ئەم ناتەباییەوە یعنی زۆربەی شاعرە گەورەکانمان ڕاکە ڕاکی بووە پێم وابێت متەئەسیری بە مەحوی باشە شعری ئەم بەشێک لەم پایانشمان کردومداراتی منتان کرد وەڵاهی من خۆش ئەوە زۆر زۆری عجابم بۆ مەحوی هەیە بارحاڵ بەڵام ئەم دەردەی کورد ئیتر لەکووا کۆتاییە دیار کۆتایی نایەت وڵی من کاک دەروون مەسلەی ئەوەی بڵێ وڵا ناتەبایی لەسەر زەویە کۆتایی بێ قەت کۆتایی نایە باشە بەڵام بۆ کوردێک ینی بۆ ئێمە بۆ ئێمە هەر زۆر زەق بۆ لەم جوگرافیا بچووکە بەڵێ ئێمە گرنگ یەک مەوزوع هەیە وەکو من پێشتریش ئاماژەم پێکریانی هەبوونی تاریکی وا ناکات ئێمە حەز ڕووناکیمان خۆش نەوێست ئەبێ ڕۆشنبیری خەڵکاتێک خەڵک وەکو شەمشەمە کوێرە ژیا حەزی لە تاریکی بوو ئەوەی ترە و کۆمەلگاوە ئاسان ڕۆشنایی ئەبێ لە پێشە هەوڵ بدەین ڕۆشنایی بنوێنین هەوڵ بدەین ئێمە گرنگ نییە بەلامان و ینی سێمە خەڵکێکی زۆر لەسەر ئەم تەبایی و لەسەر ئەم لەسەر خۆی وشتمان هەمیشە قسەی خراپیان بەرامبەرمان کردووە یعنی ناتەباییان پاداش داوینەتەوە بەڵام ئێمە قەت لەوە سڵ ناکەینەوە کەوا پیشانی ڕۆشنایی بدەین بۆ خەڵکی بڵێن زمانی گوڵ بەکارهێنانی زمانی باش قبولکردنی بەرامبەر یعنی یەکێک لە کارە سەرەکیەکانی مەوزوعی تەبایی قبولکردنی بەرامبەرە زۆر ئاساییە من لەگەڵ مامۆسایەکی ئاینیە دوو ڕای جیاوازمان هەبێ بڵێم ئەو وا ئەڵێ من وا ئەڵێم و مەفهومەکەی وایە من دقی فەرمودەی پێغەمبەرت بۆ دێنمەوە صحیح کە ڕسول الله صلوات وسلامی خوای لەسەر بێ لە کاتێک کە ڕۆیشتن بۆ بەنی قوڕەیضا لە ڕێگە فەرمووی لا يصلين أحدكم العصر إلا في بني قريظة فەرمووی لە بنی قوڕەیضە نەبێ نوێژی عەسر مەکەن جەماعەتێک نوێژیان کرد وتیان ئەمە دەست نوێژمانەوە پیامبەری خوا صلی الله علیه و گەرەیەکی زوو بگەین عەسر خەریکە ئاو نوێژی عەسر خەریک و نە ئەمە نوێژیان کرد و گەیشتن ئەوان نوێژیان چوو مەغریب ئاساییە ئاسایی بێنە با بۆ چاکم من ئەمڕۆ زۆر خەریکیەوەم ئێنە کێشە دوایی کە هاتن جەماعەت وتیان کاکە بۆ نوێژتان کردووە خوا فەرمانی کردەوە بە نوێژ هەر ئەوە تا پێغەمبەری خوا خۆی نەهی کرد فەرمی نوێژ مەکەنە تا ئەگەینەوە تیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەستی ئەوە بووەکەوە زوو بگەینەوە ئێمە دەست نوێژمان بۆ گەنجین و گەیشتینەوەی شەوەی کێشەمان نەوە تیانەی پێغەمبەری خوا منە نوێژیان کردووە نەت فەرموو نوێژ مەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بانگیان کەن حکمی نەدا لەسەریان فەرمی بانگیان کەن بۆچی نوێژتان کردنی پێغەمبەری خوا ئێمە زانیمان تۆمە بەستە زوو بگەینە جێی خۆمان ئێمە نوێژمان کرد زووش گەیشتنە جێی خۆمان و کێشەیشمانەوە فەرمووی کیلاکوما مصیبون ولا تختلف هەردووکتان تەواون هەردووکتان مەبەستەکەتان پێکە و خلاف مەکەن ناتەبامە بن باش با تەرجەمەیکەین ئەو بەشەی بەردامەکە کەماوە بابی خێنە ناو بازارەکانی کوردستان و بابی خێنە ئەو ناوتەباییە لە ئاستا ینی هەتا ئێسا ئەو وەڵامەتان ناومەتەوە ینی ئەم حاڵەتی کورد بۆ وایە ینی هەتا ئێسا ئەو جوابە وەرنەگرتووە بۆی بۆ وەڵام من لە سێ چوار پێنج ڕێوە جوابتم داوە ئەزانم مەبەستم ئەزانی چییە مەبەستم ئەوەیە ینی ئەها ینی بە قسە بازارەکە پێوترێمە نەکبەتیە بەڕاستی سیرەکەی دوونانەوە بەیەکەوە تەبانیە سیرەکەی خاڵی یەکەم بەس کورد نییە هەموو ملەتێک ناتەباییتیایە بدەمە دانە بەدان باش تۆ ڕاستە تۆ ئێرە ئەبینی بڕۆ شوێنی تر ناتەبایی زۆر زۆرە لە هەموو شوێنێکی شەیە خاڵی یەکەم ئەمە بەڵام هەندێ وڵات وەکو دکتۆر وتی سیستەم چارەسەری سیستەم هەنێک لە ناتەبایەکان بەڵام ئایا ناتەبایی کۆتایی ناتوە بێگومان نایەت خاڵی یەکەم مەسەلەی بوون کورد و غێری کوردیەتی خاڵی دووهەم هەبوونی ناتەبایی بەڵگەی لەسەر جوانبوونی یعنی ناتەبایی ئەگەر ناتەباینەوە هەموو شتێ ڕۆشناوێت معنای بۆ تاریکی هەموو شتێ ساردووە گەرم معنای نامێنێ یعنی بۆیە خوای گەورە مێرەبان ژیانی بەش کردووە بۆ ئەوەی بزانی کە خەڵکانی ناتەبا بۆیە بەهەشت و جەهەنەمی باشە ئەم ناتەبایی کە ئێستا لە کوردستانە هەیە با باشوور بە نمونە بینینەوە ینی نەناو بازارەکانە لە دکتۆرە لە ڕۆشنبیرە لەوەلەوە یعنی ئەمە ئەتیادیە یعنی ئێستا ئەمە ناتەباییە ئەمە تەباییە ئەمە تەباییە
لە کوردستانە دکتۆر تۆڵی من ناڵێم ناتەبایی یعنی ئەگەر ئاواش بێ قەی ناکە بەس ئاواییە ڕاستە من نەوت ناتەبایی ئاساییە من ئەڵێم بوونی ئاساییە یعنی نابێ نەبێ مستحیلە نەبێ ڕاستە دکتۆر بوونی ئاساییە ئەگەر ما بگەرن بۆ ئیتیفاقێکی کولی ئەوە زۆر زەحمەتە و ئەوە عکسی سونەنی خودی تەعالە دوی کەونی دەیە باش مەدگەرن لە قبولکردن قبولکردن جودایەش مەوضوعی وەکهەوی ئەم نەوەکە من و مامۆستا نەوەکە هەبن فکریم و مامۆستا نەوەکە هەبە زۆر جۆرئە تەفکیریم و تەفکیری وی نەوەکە هەبە لێ پێویستە مەهەڤدوو قبول بکەن چما حتى استال كردستان لهر چهار پارچه كردستان نه لهر چهار پارچه كردستان كردستانيين قول پنابري نجي چما هفدو قبول ناكن سببي يكم دجمنا سببي دوم سياسة مدار منا سبب سياسية ماموستين آينينا سبب چارم عشائر منا سبب پنج دايك منا او اسباب هنا جرك او حما بين الدراسات كرن تشتي قوتي خوستن ام هفدو فير بكن ام جارك دي فقر موضوعي پرورده ام هفدو قبول بكن ام هرتم مل دروني ناقرم كادروني چباش كريا جبرقو من جي حزناكم مش ما مستا حزناكم من نام يزينم كاما مستا شاكي كريا نا يكسر كاما مستا خرابي كريا شاعري عرب أود بيجد بي وعين الرضا عن كل عيب كليلة وعين السخط تبدي المساوية من بشعبي نباشيل ما مستا ما يزدكم يكسر فوكسي سرنا خرابي وعيبيتي وأجر من بشعبي تشاكي وباشيل ما مستا ما يزدكم از عيبيجي نابينم هرتم لتشاكي ما يزدكم حتى حاشا ما مستا حتى عيبي ما مستجي بشاكي دزانم في وسط ما يزبك أم لفدو ما يزبكم استا يعني داخوازا ليبورينتكم من بتشوكي وحمك أما شقا إنسان خرابي شقا إنسان خرابي ونوك فرعون خراب يعني فرعون زور خرابة يكي منا فرعون بيخنبري خدي تعالش بيخنبري خلد بيجي موسى وهارون اذهبا إلى فرعون إنه طغى تجاوزي حد كريا ايم شبكن فقولا له قولا لينا قلت لك قصكي جوان بوي بيجن ايما فيربونا قصي داوي دس بيك دا بيجن دس خوش زور جوانا دسي خوشويت وقتی كان بشر گرکیسی پێداویستیەکانی خواستەکانی ڕەوا بکات پەیوەندیە کاتێکی بە شەرێکی ترە و ئەم پەیوەندیە بێتە گفتوگۆیەک ئێمە با گفتوگۆکان بزانین لە ناوی زانستە عەلمیەکانە چۆنن ئێمە بە گفتوگۆ داوای ڕەفعی نیازەکەمانەکەین یژین لە کەسێک داواکەین شتێکمان پێ بدات بە باخەڵمان یەکتر استخدامەکەم ئەو لە باخەڵی من ئەخوا و پێداویستیەکەم ڕەواکە منیش پێداویستەکە خزمەت یەکەم بە یەکێک و لە باخەڵیەوە خۆینە من نەزەریە ئیستخدامە گشتمان لە باخەڵی یەکتری ئەژین لەبەر ئەوە هەر کامێکمان نیازی یەکێکمان ڕەواکەین ئەو نیازە بە داواکردن نەکرێت کە داوا ڕووی کردە کەسێک گفتوگۆ دەسی پێ کرد جیاوازیە کەس لە بینی ئەنواعی گفتوگۆوە من ڕەئیەکم هەست ئەو کەسی چە ڕەئیەکی هەست و دوو کەس ئەتوانن هەرکیان نیازی من ڕەوا بکەن هەر کامێکیان زووتر ڕەوای بکە پارەکە لە منە سێنێ بۆیە ئەوان ڕکابریەکە کەوێتە بینیان بەشک و ئەگەر بە دۆڕاندنی یەکتریچوە من ڕابکێشن بۆ لای خۆیان ئەگەر بە خراوکردنی ماڵی یەکتریچوە من ڕابکێشن بۆ لای خۆیان و ئەمە ئەو قەولە جوانە نییە مامۆستا فەرمێ قەوڵێکی فرەگەنە چون پڕە لە درۆ ئەگەر ئەمە بەرچاو بکەین ژیانی کۆمەلگا ترافیک لایتێکی تیا دروسەوێت من حەزەکەم کامێرەکە ئیشانمان بدات من ڕەئیەکمە ئەرێنیە ڕەئیەکمە نەرێنیە بەرانبەرەکەی چم ڕەئیەکیە ئەرێنیە ڕەئیەکیە نەرێنیە وەختی هەرکمان ڕەئیە ئەرێنیەکانمان ێژین تەباوین وەیەکەوە هیچ کێشەیەکمان نییە من بە جوانی تماشای ئەوەکەم ئەویش بە جوانی تماشای منەکە من بە قەولی جوان و ئیحسان قسەی تکاکەم ئەویش بە زمانی نەرم و پاک تەکما قسەکە ڕەوایش نەبێ کێشە نیازەکە لێک دابڕانەکە بە جوانی و بە پاکیە وە لێوە یەکێکمان بە شیرینی قسەکەین و یەکێکمان بە ناشیرینی ئەوەی کە بە شیرینی قسەکە لەسەر یەکەوێ ئەویچە کە بە ناشیرینی قسەکە هەر لەسەر یەکەوێ ئەگەر مامەڵەکەیش جێبەجێ بێت هەرکیان نییەن لە ئاستی مرۆڤ لە مرۆڤایەتی هەرکیان دابەزیون ئیتر کامیان ئەرێنیوە و کامیان نەرێنیوە ئەکرێ ئەم جار ئەم ئەرێنیوە ئەو جار ئەو خاڵەکە ئەگۆڕێت و ئەگەر هەرکیان بە شێوەی ناشیرین و یەکۆ قسە بکەن ترافیک لایتێکە خاڵە سەوزەکە هەرکیان بە جوانی و یەکۆ مامەڵەکەن ینی ئەخلاق مەدارن زمانیان پاکە شکاندنەوە نییە لە کاریان ئەنجامەکەگیرە ئەنجامەکە باشە بەڵام ئەگەر یەکێکیان بە شێوەی ناشرین مامەڵە بکاوەیەکێکیان بە شیرین زەر دەبێت و وەکو ترافیک لایتی زەرد و ئەگەر هەرکیان بە شێوەی ناشرین
ئەوە سوورە بێت جابزانین سوورەکە سەوزەکە چۆنە ئێمە مەبەستمان لەم پرۆگرامەوەی کۆمەلگاکەمان سەوز بێت سەوز بێ ینی ڕەواداری تیاوێت ینی تۆ حەق هەیە ماف هەیە ڕای خۆی دەربڕی بتبیسن گوێت لێبرن و ئەگەر غەڵەتە وڵامت بدەنەوە بە شێوەیەک احترام و نەبەزێت و ئەگەر دروستە حەقە خەڵک گوێ لێبرن وەلی ئەگەر گوێیان نەگرت ئیجازەیان هەیە قبوڵی نەکەن لێ ئەمە سوڵح تێک نادات ئەمە شارستانی دروستەکات و خودی تەبایی ڕەمزی شارستانی کە مەفهومێکی لیبرال و دموکراتیکە ئەمڕۆ لە حزبگەلی جیاواز لە شارەکە خۆ ئەگەر بە ڕەواداری وەیە کۆنەژین چەکیان هەڵەرن و دەسەکەنە براکوژی وەیەکۆ ئەوەی کە تۆ شەڕی براکوژی ڕەواداری ینی وڵتر ێژێژێت تەواوی گیان مەدەم با قسەکە و بکەی هەرچەند قسەکەتم قبوڵ نییە بابیکەی عیبی نییە لە خاڵە زەردەکە گفتوگۆ هەست وەلێکانە سوور بوونەسۆ هارەقیان کردوێ تن بوونەسۆ دوانیان کەوتێسە دەر ڕەنگە درۆژ دەستێ بۆ بوون ڕەنگە بێ ڕێزیش و یەکتری بکەن وەلێ هێشتا پەلامی یەکتر نادەن بۆ کوشتن و بۆ لەرا مشاجرەز مباها دوو شاعر مشاعرەکەن چۆنە هەرکیان مەبەستیان لە لاخرەیەکیان بیدۆڕێنن وەلێکانە شعر تێرنەوە شتێکی تیا هێڵنەوە حاڵەتە جوانەکەی چیوەسە مزاکرەکەن ئەم ێژێ ئەوە بە چەند ێژێ بە ملیۆنە دینەرە ێژێ بە هەشسە گشتمانەزانین لە نۆسغا ئەگەێن بێ و حاڵەتی خراو ترافیک لایتە سوورەکە ئەوێتە مەقاتە لە هەر گوێ نەڕن یەکتری دوو کەس شەڕەکان هەرگویان بە قسە یەکتریوە نییە هەرکیان هەر ئەقیڕێنن لەوانەها شەڕ دەست پێەکە یەکتر کوشتن براکوژی جا تخوا تۆزێک ئەمە ڕوونکەمەوە باش یەک دەقەمان ماوە من بیستم دوا قسە ئەوەت پێ بڵێم کۆمەڵگەی کوردی ترافیکەکەی چڕنگەکە گڵۆپی ترافیک وڵای ئێستا زۆر زەردە و خەریکە بۆ سوورە چوات ینی سەوزی پرتەقاڵیەوە ئێمەژن پێی زەرد پرتەقاڵیەوە ئەگەر فریای نەکەوی سوورە بێت وەلێ ئیتر ئەمە تەمسیلە چون هەمیشە دوای زەر سوورە وەلا ئەتوانین بیگەڕێنەوە لە پەرچێتەوە سەوزەکە جا ئێمە وەختی قسەکەین ئەگەر قسە زانستی و قسەی زانستی وتمان لە تەوەری پێشا قسەم کردوتم هەر ئافاقی وە مارکی ڕای خۆیە ولی ئەگەر زانستی و بەڵگە بوو بۆ سەلماندنی ئەقل قبولی کرد حەق قۆتۆس ئەگەر کەس قبولی نەکە ولی ئەگەری شەق قۆتۆس نابێ شەڕتی چون ئەگەر بەڵگە نەبوو بۆی حەق بەوەسە قبولی نەکەن لێ دووبارە ناوێ ئەوانە بەڵگەیانە تۆ ئەگەینە جێگەیە نە بەڵگەم هە بۆ سەلماندن نە بەڵگە هەست بۆ بە درۆخستنی من ئەمە ئەو جێگەسە ئەشێ تەسامحی تیا بکەی تحملی تیا بکەی تۆلەرانس مدارای تیا بکەی و وڵاتەکانی سەرکەوتوو ئەمەیان لە پەروەردەوە فێرکرێت لە مەدرسە وەختێکانە داڕشتن نەدەن بە مناڵەکان شتێ ئەخەنە بەردەسی مناڵەکان وڵامی سەداسەدی نەوێ فەلسەفە بە علمێک ێژن پرسیارێک لێکۆڵینەوە لەسەرەکە هیچ کەسێ جوای تەواوی بۆ نوێ تا گشتمان ئیجازە بدەین قسە بکرێت ئەم تخوا بە ئەم یەک خاڵە بۆ مامۆستایانی پەروەردەیی بێژم وەختێکان ئێوە بە شێوەی یادگەیی مناڵەکانمان فێرەکەن بەس ئەوە وا تۆێژی تێشێ بێژێتی دیکتاتۆریەت دروستەکەی ڕاجیاوازی ناتوانێت قبول بکەی ولی ئەگەر بیری ڕخنەی ڕێپێدا گفتوگۆ ڕێپێدا لە داهاتوویەکی نەفرە دوورە خاڵەکە سەوزە بێت دەسەکانە خۆش بێت دوا قسەم بۆ بکات زۆر دەرمان عیلاج هەبووناتە هەبوونا منە هەبوونا من هەبووناتەیە وئیلا وەک گۆسەیدایە جەگەر خوین گوت ئەگەر ون نەبن یەک و نێ هەرن یەک بیەک دەخوا دەسێ خۆش من پێم وایە تاکە شتێکەوە مرۆڤ ئەبێ لەسەری کۆک بێ بابەتی یەکخواناسیە ئەگەر مرۆڤایەتی و سەر زەوی و بوونەوەری یەک خوای نەبێ لە هەموو شتێکە جیاوازە بێ نقطەیەکە بێ یعنی حتا ئەوانیشی کە مولحدن ئەبێ لەگەڵ هەموو ئیمانداران یەک بگرنەوە شتێک کۆب ناو بنەن ناوێنن خوایە ناوێنن چی ئەبێ لە اعتقادی خۆیان خاڵێک هەبێ بگەڕنە سەرەوە بۆی تەبایی لێت تیاکۆ بێتەوە گینا قەت تەبایی دروست ناکات دەسەکانە خۆش شێخی سعدی بەیتێ شعری هەر لە خزمەت تا بێژمی جا بەرنامەکە تەواو کە ئەزانم پەلەیشتە باش ێژێ ئاسایش دوگیتی تەفسیر این دو حرف است با دوستان نیکی با دشمنان مدارە کوردی تەکی دۆستە ێژێ تەفسیری جیهان ئەم دووشەسە تەکی دۆستا چاکە و تەکی دژمنا مدارە ناژێ شەڕ دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە لە حەسرەتی ئیسماعیل بێشکچی دێڕێکی زۆر جوانی هەیە من هەر بابەتەکە ئەبەستمەوە بە کوردبوون و کوردستانەوە کاڵێ سووریا تورکیا عێراق ئێران هەمویان کوردستانیان هەیە تەنها کورد خۆی بێ کوردستانە هۆکاری ئەمەش ناتەباییمانە هیوادارم شتێکمان کرد بێ خواحافیز